بەداخەوە لە ماوەی ڕابردوو دەنگۆی ئەو بڵاو بوو کە لە بەشێک لە ئەو کەسانی کە بەرکەوتی ئەو چەکانی حکوومەتی تووشیا بوونەکە لە سووریەکان بەکارهێناوە چەکی کیمیایی بوونەکە ئەوەش پێچەوانی هەموو یاسایەکانی جەنگەکە لە جیهان هەیە لە دنیا هەیە یاسا نێودەوڵەتیەکان کە یاسا نێودەوڵەتەکانی جەنگ کە ئەوەش پێچەوانی هەموو پرەنسیپێکی مافی مرۆڤەکە هاوڵاتی مەدەنی بە چەکی کیمیایی بپێکێت نەک تورکیا هەر هێزێک هەر دەسەڵاتێک لە ناوچەکە بگرێ ئەگەر تورکیا ئەو چەکەی لەسەر ئیسپات بێتن پێویستە دادگایی بکرێتەوە پێویستە قەرەبی ئەو کەسانە بکرێتەوە کە زەرمەند بوونە بەهۆی ئەو بۆمبارانکردنی ئەو ناوچە سووریانە و حکوومەت تورکیاش دووبارە داوای دەکرێت کە هاوڵاتیانی مەدەنی لەم ناوچانە نەپێکچێتن وەشەڕ لە ناو سنوورەکان دوور بکەوێتەوە پێویستیشە کە حکوومەت تووشیا ئەگەر لەسەری ئیسپات بێتن کە چەکی کیمیایی بەکارهێناوە لە دادگای نێودەوڵەتی دادگایی بکرێتن بۆی ئەو بەکارهێناوە چەکی کیمیایی لەو ناوچانە بەڕاستی تورکیا هیچ شتێک یعنی ئەوە ناکە هەمووی بەکاردێنی بەرامبەر کورد لە دەرسیمیش بەکارهێنا لە شۆڕشی دەرسیم کە لە ساڵی 1000 لە تورکیا ڕوویدا ئێستاش وە بە چەکی قەدەغەکراوی دەولی بەکاری دێنی ئەوە ئەمە دەبی ڕاستەوخۆ لە ڕێگەی UN-ەوە بارگاشی لێرێ دەتوانین ئەو فشارانەوە بکەین و بکەینە بەڵگە بەڵام لایەنەکانی هەرێ حکوومەت هێرێم کەمتر خەمن لەو بارەوە بەڕاستی زەختەکان دەبی زەختی جددی و ئەوبی لە ڕێگەی جەماوەرەوە بێ جەماوەر بێتە سەر شەقام ئەوانە تورکیا بەردەوام پێشێڵی هەموو پرانسیبەکانی ناوخۆی دەولی ئەوە دەکا مافی مرۆڤ بەردەوام پێشێڵ دەکا تورکیا دەوڵەتێکی داگیرکەری بێویژدانە تورکیا چاوی لە هەموو بستێکە چکە ئەو خاکی کە هاتیەوە خۆیان ناوەڕاستی مەغۆلستان هاتوونە ئەو خاکی کە لە باکوور و لەوە داگیریان کردوە خاچی باو باپیرانی کوردانە هەروەها ئەو خاکە دەوێتی ئەو خەڵکە خاوەنەکەی دەرکا بیکاتە خاچی خۆی ئەوەش لە چارەنووسی بە قەنەعەتی من وەچ ڕژێمەکانی تر دەبی لە داهاتوێ ڕاستە ئێستا لە بارودۆخێکی با بڵێن هێرش و ئەوەدایە بەڵام لە دوا ڕۆژە بەخۆی زەردەکە و ئابوووریەکەشی بەرەو شکست دەڕوا و شکستی چاوەڕوان نەکراویش لە بۆ ئابووری تورکیا